خۆشەویستانم ئەم کاتەتان باش و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. عێراق لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی نوێیدایە. دکتۆر عادل عەبدولمەهدی سیاسەتمەداری دێرینی عێراق کە پێ دەچێ هاوڕاییەکی زۆری لەسەر هەبێت لە نێو لایەنە سیاسیەکانی وڵاتەدا لەلایەن سەرۆکی کۆماری عێراقەوە ڕاست پێدراوە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی وڵاتەکە. ئەگەرچی هاوڕایی هەیە لەسەر دکتۆر عەبدولمەهدی، وەڵێ ئەمە ئەوە ناگەیەنێ ئەرکەکەی ئاسانە، چونکە گرفت و سەختی زۆری لە پێشن. یەکێکیش لەوانە گرفتە تایبەتەکانن بە ڕەوشی ئاسایشی عێراق کە عێراقی خستۆتە بارێکی ناسەقامگیرەوە، وەک شیکەرەوە دەڵێن کەم کوڕی و کەم تەرخەمی هەن لە دامەزراوە ئاسایشیەکانی ئەو وڵاتە بەشەڕ وێرانبووەدا. وقوع حالة خەرق ئەمنی کاتێک درز و بۆشایی ئاسایشی دروست دەبێت بە مانای کەم تەرخەمیە لە جێبەجێکردندا. هێرشەکان جا ئایا بۆمبی چێنراو بێت یان هێرشی خۆکوژی یان هەرچێکی تر بێت، ئەوە دەگەیەنێت کە کەم تەرخەمی و کەم و کۆڕی هەن لە بواری پاراستنی ئاسایشیدا. جاوەرە بیهێنە پێشچاوی خۆت کاتێک دە ئۆتۆمبیل دەتەقێندرێتەوە چ مانایەکی دەبێت لە ڕوانگەی ئەو کەم تەرخەمیانەوە. ئەمە پێویستی بە هەڵوەستەکردن هەیە بە بیرکردنەوە و قاڵبوونەوەی ڕوانین لە دامەزراوە ئاسایشیەکاندا، بە تایبەتیش لەم کاتە هەستیارانەدا. سکاڵا و گازەندە زۆرن لە دەستگا ئاسایشیەکان، بە تایبەتیش کاتێک باس دێتە سەربەخۆییان لە هەردوو ڕووی یاسایی و سیاسیشەوە. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا دەکرێت هەر کەم تەرخەمیەک یان هەر کەم و کوڕیەکی نێو ئەو دەستگایانە بێ هیچ چەند و چوونێک بخرێنە ئەستۆی ململانێ و ناکۆچیە سیاسیەکانەوە؟ دامەزراوە ئاسایشیەکان پێویستە سربەخۆیانە و دوور لە هەموو کاریگەریەکی سیاسی و دووریش لە هەموو ناکۆچە سیاسیەکانی ڕێبەرانی سیاسی کاری خۆیان بکەن. پێویستە سیاسیەکان هیچ ڕۆڵێک و کاریگەریەکیان نەبێت بەسەر دامەزراوە ئاسایشیەکانەوە. جا ئەوانش کە لۆمەی گرفت و ئاڵۆزیە سیاسیەکان دەکەن، جۆرێکە لە هەوڵدان بۆ شاردنەوەی لاوازی و کەمتەرخەمی خۆیان، نابێت ئەو دەواازەیە لە دامەزراوە ئاسایشیەکاندا بکرێتەوە، چونکە کار و ئەرکی هێزەکانی ئاسایش تەواو جیاوازە. ئەزمموی بەلانی کەم 13 ساڵی ڕابردووی فەرمانڕەوایەتی و دەسەڵاتدارێتی عێراقیەکان لەو جۆرە ئەزمونانە نەبووە تا ببێتە مایی گەشتبینی دانیشتوانەکەی بۆ 4 ساڵی داهاتووی. ئەمەش ئەو پرسەیە لەگەڵ میوانەکانی چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە باسی دەکەین. ڕەند ڕەحیم باڵێزی پێشووی عێراق بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەهاش چارلز دان پسپۆری کاروباری عێراق و ناوچەکەشە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چارلز ڕەند سەرەتا زۆر سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامە تایبەتەی چاوی واشنگتن. ڕەند لە لای تۆ دەست پێ دەکەم. چی پێشبینی دەکرێت بۆ 4 ساڵی داهاتووی عێراق بە تایبەتی لە ئێستادا کە پێ دەچێت گۆڕانکاریەک لە پێکێنانەکانی حکوومەتدا هاتبێتە ئاراوە ئەو شێوازەی کە دکتۆر عادل عەبدولمەهدی دەگرێتە بەر بۆ پێکێنانی حکوومەتەکەی؟ Well, first of all, Belen, thank you very much for having me as your guest. بەل هەموو شتێک بەڵێن سپاس دەکەم بۆ میواندارێکەت و خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدام. تۆ پرسیارێکی گەورەت کرد و بە 4 ساڵی داهاتوو دەستت پێ کرد. پێم وایە پێویستە لە چۆنیەتی پێکێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین بەر لە 4 ساڵەکە. چونکە پرۆسەی پێکێنانی حکوومەت لەلایەن عادل عەبدولمەهدیەوە بە شێوازێکی زۆر نائاساییەوە یان بەلانی کەم شتێکی باو نییە. وەک بارێکی ئاسایی سەرگۆزیری ڕاستپێدرا و دەکەوێتە ڕاوێژکردن لەگەڵ لایەنە سیاسیەکاندا و ئەو لایەنە سیاسیانە وەک بارێکی ئاسایی کاندیدەکانی خۆیان بۆ پۆستەکان دیار دەکەن. لێرەدا سەرگۆزیری ڕاستپێدرا و هیچ بژارەیەکی نییە یان بژارەکانی بەردەمی زۆر کەم دەبن. ئەمجارە زۆر جیاوازە. خاڵی یەکەمەوەیە وەک زانراوە مقتەدا ئەسەدر بەشبەشێنەی ناوێت، ینی نایەوێت دابشکردنی پۆستەکان لەسەر بنچینەی تایفی و نژادی و تەنانەت لەسەر بنچینەی لایەنە سیاسیەکانیش بن. مقتەدا ئەسەدر وتوێتی دەیەوێت وەزیرەکان پرۆفێشناڵ تێکنۆکرات و هەروەها بێلایەنیش بن. جا ئەمە ڕوانینێکی ئەو لایەنە سیاسیانەی تر نییە لە یاریە سیاسیەکەدان. بڕیاری ڕاستپاردنی بەڕێز عادل عەبدولمەهدی وەک سەرۆک وەزیر بڕیارێکی هاوبەشی مقتەدا ئەسەدر و هادیە ئەلعامەری بووە. بۆ ئەم دوانەش ناتوانم بڵێم بەهێزترین کەسن، بەڵام دەتوانم بڵێم ئەو دوو ڕێبەرە شیعەیەن کە زۆرترین دەنجیان هێناوە لە هەڵبژارنەکەی مانگی 5 ڕابردووشدا و هەر بۆیەشە بوونەتە خاوەنی ئەو قورسایەی ئێستا هەیەە. ئەو دوو ڕێبەرە شیعەیە هاوڕابوون لەسەرەوەی دکتۆر عادل عەبدولمەهدی بژارەیەکی باشە و تێگڕایەکی لەسەر هەیە. بەڵام پێناچێت هاوڕاییەکە بێت لە نێوانیاندا سەبارەت بەوەی دەبێت وەزیرەکان پرۆفێشناڵ تێکنۆکرات و بێلایەن بن.
جا ئەمەش ئەوەیە کە بڵێم لێرەوەیە کە کێشەکان سەرهەڵ دەدەن. بەڕێز عادل عەبدولمەهدی بڕیاریدا هەنگاوێکی تری پێچەوانەی باری باو بنێت. لە بری ڕاوێژکاریکردن لەگەڵ لایەنە سیاسیەکاندا ماڵپەڕەشی داناوە و داوای کردووە ئەوانەی دەیانەوێت پۆستی سەرۆگوزیریان نزمتریان هەبێت CV و دۆکیومنتی تری خۆیان بنێرن. جا لە ماوەی یەک هەفتەدا زیاتر لە 35,000 داواکاری پێگەیشت. ئەو ژمارەیە زۆرە بەڵام جێی سەرسوڕمان نییە چونکی خەڵکی جۆرا و جۆر داواکاریان پێشکەش کردووە. من بۆ خۆم هێندێک لە زانیاریەکانم بینیون. هێندێک لەوانە داوایان پێشکەش کردووە بڕوانامەی زانکۆیان نییە و تەنانەت بڕوانامەی ئامادەییشیان نییە. هەر بۆیە دەشێت ئەوانە دەست بەجێ لە پێشبڕچیەکە بکرێنە دەرێ. هەر چۆنێک بێت توانیویانە ئەو ژمارە داواکاریانە زۆر کەم بکەنەوە و بیگەیەنە شتێکی زیاتر لە 600 داواکاری. بەڕێز عادل عەبدولمەهدی ماوەیەکی زۆر کەمی هەیە بۆ پێداچوونەوە بەو داواکاریانەدا و دیمانەکردن لەگەڵ زۆربیاندا و ئەو جابژارەکانی خۆی دەخاتە بەردەست. ئەگەر یارمەتیم بێ من حەزەکەم لێرا پرسیارێکە لێ بکەم لە 2005ەوە هەتا ئێستا سیستمی فەرمانڕەوایەتی لە عێراقدا حکوومەت لەسەر بنچینەی ئەو پشکێنەیە پێک هاتووە. چ گرفتێکە بۆ عێراقیەکان یا تەنانەت بۆ لایەنە سیاسیەکانیش بێن و بڵێن وەزیرەکان پرۆفێشناڵ بن سربەخۆ بن بۆ تەکنۆکراتیش بن. لە ڕووی تێوەری و هیچ کێشەیەک نییە بەڵام لە ڕووی سیاسیەوە هەیە چونکە بێ لە سائیرونی مختەدا سەدر لایەنە سیاسیەکانی تیکە دەڵێن چوونەتە هەڵبژاردنەوە و کورسی پەرلەمانیمان بەدەست هێناوە و سیستمەکەش پەرلەمانیە و وەهاش پێویست دەکات لە حکوومەتی نوێ لە ئەنجومەنی وەزیراندا نوێنەراتی ئەم لایەنە سیاسیانە هەبێت. ناکرێت هەروە ئەو لایەنە سیاسیانە فرامۆش بکرێن. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی داوای بەشی خۆیان دەکەن لە حکوومەتدا وەک ڕنگدانەوەی ئەو بەشەی لە پەرلەماندا هەیەە. کێشەیەکی تریش هەیە لە پرۆسەی پێکەنانی حکوومەتە نوێیەکەی عێراقدا. ئەگەر بێت و خەڵکی بێلایەن و تەکنۆکرات هەڵبژێردرێت ئەوە هیچ پشتیوانێکی سیاسیان نابێت. ئەمە ژیانی حکوومەتێکت پێکێناوە بەبێ هیچ پشتیوانێکی سیاسی لەلایەن سیاسیەکانی وڵاتەکەەوە. ئەمەش وەها دەکات ئەو حکوومەتە لاواز بێت و هەروەها وەهاش دەکات لایەنە سیاسیەکان ببنە تەگەرە لە بەردەم کارەکانی ئەم حکوومەتە نوێدا. ئەمەش ئەگەرێکی بەهێزە. هۆکارشی تریژ ئەوەیە ئەگەر ئەندامانی ئەم حکوومەتە نوێ تەکنۆکرات و سەر بە هیچ لایەنێک نەبن ئەوە دواتر چێ بەرپرسیار دەکەیت بۆ سەرکەوتنیان و بۆ شکستیشان. ئەگەر یەشێک لە لایەنێکەوە هاتبێت و دواتر شکستی هێنا ئەوە ڕووی دەمت دەکەیتە ئەو لایەنە و پێی دەڵێیت وەزیرەکەت شکستی هێنا. بەڵام ئەگەر ئەو وەزیرە سەر بە هیچ لایەنێک نەبوو بێت چێ ئەو بڕیارە دەدات؟ ئەمە شتێکی ترە سەری هەڵداوە. جامشتومڕ هەیە لەسەرم بابەتە هاو هەڵوێستیت یان دژی دەبیت. بەشێک قسە لەسەرەوە دەکات 13 یان 14 ساڵە ئەزمونێکی سەرنەکەوتوو هەبووە کە بەو شێوە بووە کەواتە بە شتێکی نوێ تاقی بکرێتەوە و بێگومان ئەمەش ڕوانینێکی دروستە. بابزانم چارلز ڕای چۆنە چاڵ جۆمان لە ڕند بوو ئەوە وەکو خانمێکی هەم خاوەن ئەزمون لە بارەی سیاسەتی عێراق و هەم یەکێکیش بۆ لەوانەیە کە بەشداری هەبوو لە پێکێنانی حکوومەتەکان و لە پرۆسەی سیاسی عێراقیدا. پێ دوایە دووبارە بوونەوەی ئەزمموی 13 ساڵی ڕابردوو یارمەتی دەربێ بۆ سەقامگیری لە عێراقدا. بەڵێ پێم وایە دەتوانیت و هەروەش ئەوەی لە 13 ساڵی ڕابردوودا بینیمانە بە دەستپێکە نەگونجاوەکان و پاشەکشەکان و ڕۆشتن بەلاڕێدا و ئەمانە بەڵام پرۆسەی پێگەیشتنیشمان لە هەڵ و ڕێبازی سیاسی عێراقدا بینیوە. بۆ نمونە وەرچەرخانێکی گەورە هەبووە لە دۆسەی تایەفەگەریدا و بە بەراورد لەگەڵ ئێستادا. تایەفەگەرایی پێشتر زۆر ترسناکتر بوو. ئەلبەت کاتێک توندوتیژی زیاتر هەبوو ئەو دیاردەیە زۆرتر دەردەکەوت. پێشتر توندوتیژیەکان زۆر زیاتر بوون ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئەمڕۆی عێراقدا. بێ لەوەش ئێمە هەڵبژاردنمان بینی وەک هەڵبژاردنەکەی ساڵی 2010 کە هەنگاو و بزاوتێکی دوورکەوتنەوە بوو لەو لایەنانەی بە شوێن تایەفەگەریەوە بوون. ئەمڕۆژ تا ئەندازەیەکی باش هەماشت دەبینین بە تایبەتیش خەڵک کە لەم ساڵدا لە زۆر شوێنی عێراقدا بینیمان خۆپیشاندانیان دەکرد و بە ئاشکرایی دژی دیاردەی تایەفەگەری و سیستەمی لە کارکەوتوو بوون. هەروەهاش دژی گەندەڵی بوون کە دەرهاویشتەی ئەو سیستەمە بوو. جا ئەوە ڕەوشەکەیە بۆیە لە ئێستادا دەبینیت پێشوازیەک هەیە لەو ڕێبەرە سیاسیانەی
هەوڵی دوورکەوتنەوە دەدەن لەو دیاردانە. بێگومان ئەوەش ڕاستە کە ئەمە بەومانە نییە ئەو سیستەمە لە کارکەوتووە یان ئەو سیستەمەی لایەنە سیاسەکان نەمێنێت. بێگومان عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیری نوێ کەسێکە تێکرایەکی لەسەر هەبوو، بەڵام هێزێکی گەورەی سیاسی لە پشت نییە. جا لەوانەیە لە پشت پەردەوە هەندێک لە بەردانەواندن بکات لەسەر دەستنیشانکردنی وەزیرەکان بۆ کابینەکەی حکوومەتەکەی. هەر چۆنێک بێت ئەم پرۆسەی دەستنیشانکردانە سەرەتایەکی زۆر باشە و جێی خۆشحاڵیە و بێگومانیش هیواداری ئەم سەرەتایە ببێتە مای هەبوونی حکوومەتی زیاتر تەکنۆکرات. بەڵام وەک تۆ باست کرد تەگەرەی دێتە بەردەم لەلایەن ئەو لایەنانەی تایەفەگەرایی لە بەرژەوەندیاندایە. بەڵام چارلز ئەوەشمانە بیر نەچێتەوە عادل عەبدولمەهدی پشتیوانی مەرجعیەتی شیعەکانیشی هەیە، ینی لە یەکێ لە دیمانەکانە لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ نمونە سیاسەتمەدارێکی وەکو عیزەت شابەندەر ئاماژە بەوە دەکا کە عەبدولمەهدی پشتیوانی مەرجعیەتی هەیە، پشتیوانی لەلایەن مەرجعیەتەوە بەڕای تۆ بەمانای بێدەنگکردنی لایەنەکانی تر نییە بەرامبەر بە هەر هەوڵێک عەبدولمەهدی بیدا. Yeah, I think getting that. بەڵێ پێم وایە بەدەستێنانی پشتیوانی ئەو دامەزراوە ئاینیە زۆر گرنگە، بەڵام پێم وانە هیچ کاتێک هەبوو بێت لایەنە سیاسەکان لە عێراقدا بێدەنگ بووبن، چونکە هەمیشە ڕێگەیەک هەبووە ئەو لایەنانە یان تەنانەت تاکە کەسەکانیش ڕای خۆیان لەسەر ئەو شتانەی پێیان باش بۆ دەرببرن. هێشتاش لەو باوەڕەدام هاندان و پاڵنانێک دروست دەبێت بۆ هەندێک پۆستی گەورە و لێرەشدا مەرج نییە هەر سەیری پۆستی وەزیر بکرێت، بەڵکو پۆستی جێگرەکانی وەزیریش لە تەواوی وەزارەتەکاندا و لە بیریشمان نەچێت. ئەو پۆستانە بە شێوەیەکی بەرچاو گرنگن و کاریگەری خۆشیان هەیە. هەر بۆیە پێم وایە ئەو ململانیانە بەردەوام دەبێت. وەرێ دەژڵێمەوە کە هاوڕام لەسەر ئەوەی عەبدولمەهدی هاو شێوەی زۆرێک لە سیاسەکان دەستی پێکرد لە ڕووی ئەو پشتیوانیی لە نێوەندەکاندا هەیەی و پێویستیشەوە وەک سوودێک بۆ باڵادەستی بەرنامەکەی بۆ پێکێنانی حکوومەتەکەی بەکار بهێنێت وەک شتێکی ئەرێنی. ڕەند دێمەوە سەر پرسیارەکەی یەکەمم بۆ 4 ساڵی داهاتوو چی پێشبینی دەکەی زۆر بە کورتی وەڵام دەرەوە. Can I comment on something Charles said? دەمەوێت ئەگەر بتوانم سرنجێک لەسەر قسەکانی چارلز بڵێم. قسەمان لەسەر گۆڕانکاری کردو دەمەوێت بڵێم وەک ئەزمموی خۆم و ئەوەی دەیبینم خەڵک لە عێراق زۆر زیاتر گۆڕانکاریان بەسەردا هاتووە وەک لەلایەنە سیاسیەکان و تەنانەت ڕێبەرەکانیشیان. لایەنە سیاسیەکان و ڕێبەرانیشیان لە دواون. خەڵک سیاسەتیشیان دەوێت تایفەگەرایی تیانە بێت. حکوومەتێکی پرۆفێشناڵیان دەوێت. ماندوو بێزارن لە دەست لایەنە سیاسیەکانەوە. دژی گەندەڵین. لایەنە سیاسیەکان نەیانتوانیەوە بچنە و ئاستەی خەڵکی تێدایە و واتە نەیانتوانیەوە بگەنە ئاستێکی بەرزتر لەوەی کە تیادان. جایتر نازانم هاوڕای دیانە پێمەوە سەر پرسیارەکەت و ئایا چی پێشبینی دەکەم بۆ 4 ساڵی ئایندا؟ دەزانی چاوەڕوانی هەبوونی سەختێکی زۆر دەکەم لە بەردەم بەڕێز عادل عەبدولمەهدیدا، چونکە لە لایەنێکی بەهێزی سیاسیەوە نهاتووە و هەرچەندە پشتیوانی نەزەفیشی هەیە پێویستە بەرەنگاری گەندەڵی ببێتەوە کە پێم وایە ئەمە دۆسیە هەرە سەرەکیە لە وڵاتەکەدا. جاگەر گەندەڵەکان کۆنتڕۆڵ کران ئەوە خزمەتگوزاریەکان بە ئاسانی دێنەوە سەرجێ خۆیان. شتێکی تریش کە دەبێت زاڵ بیت بەسەریدا ئەو شەڕە ساردەی نێوان کۆماری ئیسلامی ئێران و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە لە ناو عێراقدا. ئەو شەڕە ساردەی دەیبینین. ئەمە دەبێتە یەکێک لە دۆسیە سەرەکیەکان، چونکە هەم دۆسیەکی سیاسی دەروەییە بۆ بەڕێز عەبدولمەهدی و بە هەمان شێوەش دۆسیەکی ناوخۆییشە. بێ لەوانەی کە تۆ ئاماژۆ پێکرد تێرۆریزمیش یەکێکە لە کێشەکان. کێشەیەکی تر لە کێشەکانی عێراق ئەوەیە کە کەوتە شەڕێکی خوێنایی چەند ساڵەیی لەگەڵ تێرۆریزمدا هەر لە سەرەتای ڕزگارکردنیەوە لە دیکتاتۆریەتەکەی سەدام حوسێین تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە لە عێراق سوودێکی زۆری لە بۆشایی و کەلێنەکانی نێو ئەو وڵاتە وەرگرت. دواتریش تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی زۆرێک لە ناوچەکانی عێراقی داگیر کرد و کار گەیشتە ئەوەی لە بەغدای پایتەختیشەوە نزیک بوونەوە. بێگومان ئەمەش زەنگێکی ترسناکی ئاگادارکردنەوە بوو بۆ دەسەڵاتدارانی عێراق. هێزە ئاسایشی و لەشکریەکانیش بەهێزی پێشمەرگەی هەرێمی کوردستانیشەوە کەوتنە شەڕی یەکلاکەرەوە لەگەڵ تێرۆریستانی داعشدا تا توانرا شکستیان پێبهێنرێت. شکستیان هێنا، بەڵام ناکرێت بگوترێ کۆتایی بەو مەترسیە هاتووە.
بەرەنگاربوونەوەی تێرۆریزم هێز و پشتیوانیە بۆ شەڕی دژی تێرۆریزم. وەک زۆر وڵاتی تر لە جیهاندا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەنگاری توندوتیژەکانی توندڕەوی بە بەشێکی سەرەکی استراتێژیەتی ئاسایشی نیشتمانی دادەنێت. بەرەنگاربوونەوەی توندوتیژەکانی توندڕەوی پێویستی بە هەموو شێوەکانی ڕێگرتنە لە هەموو هۆکارەکانی گەیشتن بە تێرۆریستان. لەوانە تێگەیشتن لە هۆکاری ڕاکێشانی خەڵک بۆ ناو تێرۆریستان و چونەتی قەناعەت پێکردنیان کە بژارەی باشتریان لە بەردازدایە وەک لەوەی بستنە پاڵ تێرۆریستان. ئەمە ژیانی ئەوەی گەنجان دەرفەتی زیاتر و باشتریان هەبێت یانی لە ڕووی پەروەردە و خوێندن و بڕوابوون بە توانەکانیان بەهێز بکرێن و تا بتوانن ئایدۆلۆژیاکانی تێرۆریزم ڕەت بکەنەوە. خاڵکی تریژەوەی ڕێفۆرمی پێویست لە ناو حکوومەتەکاندا بکرێت لە ناو کۆمەلگاکاندا بۆ دڵنیابوون لەوەی پەیامەکانی خۆمان بۆ سنگفرەوانی و هاوبەشکردن بنکۆڵ نەکەین. هۆکارەکان زۆرن بۆ گەشەکردن و بڵاوبوونەوەی ئایدۆلۆژێتی ڕق و کینە لە وڵاتێکی وەک عێراقدا. ئەڵبەت لە هەمان دەمیشدا پێویستە ڕێگە چارەش هەبێ بۆ ڕێگەگرتن لەو پەرەسەندنەی تێرۆریزم کە بەردەوام هەڕەشە و مەترسیەکی ڕژدا بۆ سەر ئایندەی عێراقی فرەنەژاد و فرە ئاین و ئاینزا. جا ڕێگەگرتنیش لەو دیاردەیە هەر تەنها ئەرکی دام و دەستگا فەرمیەکانی وڵاتەکە نییە، بەڵکو لەم قۆناغەدا وەک دەگوترێ کۆمەڵگەش ئەرکی گرنگی لەسەر شانە. توندڕەوی بریتە لە بڕوای هێزری لەسەر بنچینەی ئاینی جۆرێکە لە تێگەیشتن لە شەریعەت، بەڵێ کاریگەری تریش هەن و وەک لایانی ئابووری و هەژاری و بێکاری و هەندێک دۆسەی گەورەی وەک دۆسەی فەڵەستینیەکان، بەڵێ ئەمانە ڕۆڵیان هەیە. بەڵام بۆ بۆچوونی خۆم کاتێک کەسێک دەچێتە ناو ڕێکخراوێکی توندڕەوە ئەوە بڕواکەیەتی کە ئەو ڕێکخراوە نوێنەرایەتی بڕواکەی دەکات لەسەر بنچینی ئەو جۆرە بیرکردنەوەی هەیەی. هەر بۆیە یەکێک لە کارە گرنگەکان هێنانە ئارای دیالۆژی قوڵ و بەرفراوانە بۆ باسکردنی دۆسەی هز و بیرکردنەوە، بە تایبەتیش لەسەر تێکسە ئاینەکانی ئەو ڕێکخراوانە کە بەکاری دەهێنن. بێگومان ئەمەش کاتێکی زۆری دەبێت و شەڕیش لەگەڵ توندڕەویدا درێژخایەنە، بەڵێ شەڕی ئاسایشی و شەڕی لەشکریمان هەن، بەڵام لە هەمان کاتیشدا پێویستە کۆمەڵگەش لە شەڕێکی درێژخایەن دابێت و پێی بڵێن شەڕ بۆ بەهاکان و ئاکار و شەڕ لە پێناو تێگەشتێکی دروستدا بۆ ئاین و تێکسە ئاینەکانیش بکات. ڕەند ئەم حکوومەتە نوێی 4 ساڵی داهات و بەڕای تۆ ئەتوانێت ئەو زەمینەیە لە ناوبەرێکە کە تێرۆریزم لەسەری گەشاکە و پەراسەنێ و خەڵکی زیاتر بۆ خۆی ڕاکێشێ؟ بە دڵنیاییەوە هیوادارم بتوانێت و ئەوشمان بیر نەچێت ڕێگەیەکی درێژمان بڕیوە لە بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا. ئەگەر سیر بکەیت لە مانجی 6 ساڵی 2014دا لەکوێ بووین و ئێستا لەکوێین یان ساڵی 2017 گەشتی نەکوێ. بەڕاستی وەک جیاوازی شەو ڕۆژ وایە. و پێشم وایە یەکێک لە سەرکەوتنەکانی حکوومەتەکەی حایدەر عەبادی کۆکردنەوە و جوڵاندنی کۆمەلگای نێونەتەوەیی بوو. ئەمەش هەرتەنها بۆ شەڕی دژ بە داعش نا، بەڵکو بۆ سەر لە نوێ دامەزرانەوەی هێزە ئاسایشیەکانی عێراقیشە. جا نابێت ئەوەمان لەبیر بچێت چونکە دەستکەوتێکی گەورە بوو. جا بۆیە دەتوانم بڵێم لە 4 ساڵی داهاتوودا دەشێت بتوانرێت ئەوە بکرێت. بەڵام شتێکی تریش هەیە. هیچ وڵاتێک نییە لەم جیهانەدا بتوانێت بە ڕێژەی لە 100% کۆتایی بە شەڕی تێرۆریزم بهێنێت. لە ئەمریکا و ئوروپاش هەر ئاوایە. ئەمە پرسێکە پەیوەندی بە پلەوە هەیە. لە شوێنێک لە پلەیەکی بەرزدایە، لە شوێنێکی تر لە پلەیەکی نزمدایە. وەک ئێستاش بینیمان بەرەنگاربوونەوەی تێرۆریزم هەرتەنها ئەرکی لەشکردنیە، بەڵکو پێویستە لە ژمارەیەک بواردا ئەو بەرەنگاربوونەوەی بکرێت، وەک بوارەکانی کۆمەڵایەتی و کار و گەشەکردن و پێویستە ئەو بەرەنگاربوونەوەیە لەلایەن دەستگا مخابراتیەکانەوە بکرێت. مەبەستەکەم ئەوەیە هەنگاوەکان هەر کاردانەوە نەبن، بەڵکو پێشوەختە بن بۆ خۆپاراستن تا کاریگەریان هەبێت. پێویستە سەنجی بخرێتە سەر ئەو پەیامە ئاینیانەی گەنجان پێیان دەگات و بزانرێت چ جۆرە پەیامێکن و ئەمەش بە دڵنیاییەوە فاکتەرێکی زۆر گرنگە. جا ئیشەکە لە چەند ئاست و بوارێکدا دەکرێت. پێم وایە ئەگەر ڕژ بین لەسەر ئەمە کە پێشم وایە عێراق ڕژدە لەسەری، ئەوا دەتوانین لە 4 ساڵی داهاتوو ئەم دۆسیەی تێرۆریزمە کۆنتڕۆڵ بکرێت. چارلز بەرەوەی پرسیار لەسەر بڵین ئەم وەڵامەی ڕەند بکە من حەزەکەمەوە لە تۆ پرسم شەڕی دژی گەندەڵی هیچی کەمتر نییە لە شەڕی دژی تێرۆریزم. یەکێ لە هۆکارەکانی گەشەکردنی تێرۆریزمیش لە وڵاتێکی وەکو عێراقدا بۆ نمونە ئەو گەندەڵیەیە، گەندەڵی سیاسی، دارایی، ئابووری، بەڕێوەبردن، هەرچێکی ناوەنی.
عراقیەکان دەتوانن ئەم شەڕی گەندەڵیە بکەن بۆ خۆ دەزانی بە گژاچوونەوەی گەندەڵی ینی لێدانی بەرژەوەندی گەورە کاربەدەستان لێدانی بەرژەوەندی ئەو کەسانەیە کە کاریگەریان هەیە بەسەر پرۆسەی سیاسی عێراقەوە عێراق لەمەدا سەرکەوتووە بێ؟ بەڵام پێم وایە دەتوانێت سەرکەوتوو بێت لەو هەوڵەدا بەڵام پێویستە بڵێم شەڕی دژی گەندەڵی زۆر قورسە لە شەڕی دژی تۆڕە تیرۆریەکان لە عێراق و لە ناوچەکەشدا و با شێوەیەکی دیاریکراویش بەهۆی ئەو هۆکارانەی ئاماژت پێدا بە تایبەتیش کە ئەم دۆسیەیە بۆ تا بەرژەوەندی بۆ هەندێک کارکتەرە سیاسیەکان و بۆ هەندێک لەو بنەماڵانەی کاریگەریان هەیە ئەمە هەر لە عێراقدا نییە ئێرانش بە هەمان شێوەیە ئەوە تا نەکەر مەلاکان بەڵکو منداڵەکانیشان بەرژەوەندێکی زۆری داراییان هەیە هەر بۆیە بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە ئاوەها ڕەوشێکدا زۆر قورسە ئەم ئەرکە لە هەرە باڵاتی ڕێبەرەوە دەست پێ دەکات و بێتە نمونەیەک بۆ ئەوانی خوارخۆی پێویستە ڕوونی و ئاشکایی هەبێت لە بواری دارایی وەزارەتەکاندا و خواستێکی بەهێزیش هەبێت بۆ دادگاییکردنی ئەوانەی لە گەندەڵیەوە تێوە دەگرێن لەگەڵ ئەوەشدا کە ئەو بەرەنگاربوونەوەیە زۆر قورسە بەڵام ئێژگار ئاسانە بۆ دروستبوونی نەیار و دوژمن لە کاتێکدا هەندێکیان بە ڕێگەی تونند و تیژی ئامێزەوە بەگەشت هەوڵەکانی دژە گەندەڵیدا دەچنەوە من نامەیە پێشنیازی ئەو مۆدێلەی وڵاتی چین بکەم بەڵام تا ئەندازەیەک کاریگەری باشی هەیە لەسەر ئاستی هەموو وڵاتەکە بۆ دژایەتیکردنی گەندەڵی بەڵێ پێویستە عێراق هەندێک هەنگاوی خۆی بنێت بۆ دادگاییکردنی کاربەدەستانی گەندەڵ لە وڵاتەکەدا ئەمەش پرۆسەیەکی تا بڵێ دێشخایەنە و پێویستی بە خواستێکی سیاسیانەش هەیە بۆ مەودایەکی دوور کە لەوانەیە ئەمە شتێکی ئێژگا قورس بێت. ئەمە یەکێک بۆ لە کێشە و گرفتەکانی 13 ساڵی ڕابردوو لە عێراقدا درێژەدان بەم جۆرە کێشانە مانەوەی ئەو سیستمە بەو شێوەیە کە پێشترە بووە کە وەکو دەگوترێ هۆکارێک بۆ لە هۆکارەکانی درێژەدان بە گەندەڵی یاخو هەر هیچ نەبێت چاوپۆشینکردن لە گەندەڵی دووبارە بوونەوەی ئەو جۆرە سیستمانە یارمەتی دەرەبێ یاخو ئەوەندەی تر عێراق تێواگرێنە لە گەندەڵی. پێم وایە یەکێک لەو شتانەی لە 13 ساڵی ڕابردوودا بینیمان ئەوەیە کە وێ ڕای هەموو سەختیەکان و ئاڵۆزیەکان خەڵکی عێراق و تەنانەت سیاسیەکانیش توانیویانە گۆڕانکاری لە هەندێک لە بەرەنجامەکاندا بێنە ئاراوە تەنانەت لەسەر وەختی هەرە قورسەکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعشدا توانرا سەرکەوتوو بن و درێژە بە گۆڕینی هاوکێشەکان بدەن لە بەرژەوەندی خۆیان بڵێ لەوانەیە بەردەوام نەتوانرێت بەرەو پێشچوون هەبێت بەڵام توانیویانە پەرەسەندن و بەرەو پێشچوونیش نیشان بدەن بەڕاستی وەها حەز دەکەم ئەم حکومەتی ئێستای عێراق و سیاسیەکانی ئێستای ئەم وڵاتەش لە توانیاندا هەیە هەمان ئەو سووربوون و پێداگیریان هەبێت بۆ بەرەو پێشچوون لە بەرەنگابوونەوەی گەندەڵیدا با ئەوەشمان بین نەچێت گەندەڵی هەرتەنها لایەنە دارایەکە نییە بەڵکو بەکارهێنانێکی دروستی سەرچاوە دارایەکانی حکومەتی نێوەندیە گەندەڵی لە زۆر بەشی جیهاندا پەیوەندێکی زۆری هەیە بە سەرکوتکردنەوە بە پێشێرکارەکانی مافەکانی مرۆڤەوە بەڕاستی زۆر هۆکار هەن وها دەکەن حکومەتی عێراق دژی گەندەڵی بوەستێتەوە پێشم وایە ئەگەر خواستی سیاسی بۆ ئەو هەوڵانە هەبێت و دڵنیاییدان پێشم وایە ئەگەر خواستی سیاسی بۆ ئەو هەوڵانە هەبێت و دڵنیاییدان لەوەی سیستەمی دادوەری بە ڕێگەیەکی ڕون و ئاشکرا کاری خۆی دەکات ئەوە بێگومان لەو بوارەدا هەنگاوی گەورە دێن ڕۆنت حەزەکەم ڕای تۆ بزانم لەسەر دۆسەی گەندەڵی تۆ ماوەیەکی باش لێرە باڵیۆزی عێراق بوو لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا چ شتێکی یارمەتی عێراقیەکان بە دووریان بخاتەوە لە گەندەڵی؟ پێم وایە هەردووکتان ڕاستن لەوەی کە شەڕی دژگەندەڵی هێندەی شەڕی دیش تێرۆریزم قورس دەبێت باوەش بڵێم هەردووچیشیان پێکەوە گرێدراون و پەیوەندیان پێکەوە هەیە جا ئامرازەکان چین دەپلە یەکەم یەکێک لە کێشەکانی هەبوون دەگەڕێتەوە بۆ سیستمی فەرمانڕەوایەتیکردن و ئەوەی کە هەر لایەنە و بەشی خۆی هەبووە لە حکوومەتدا ئەو بێدەنگ لێکردنەی وەک پەیمانی نێوان لایەنەکانە بە شێوەیە کە دەگوترا ئێمە بۆ ئێوەدا دەپۆشین ئێوەش بۆ ئێمە داپۆشن یان ئەوەی ئێمە گەندەڵەکانی ئێوە ئاشکرا ناکەین ئەگەر ئێوە گەندەڵەکانی ئێمە ئاشکرا نەکەن جا ئێستا شکاندنی ئەو قاڵبە زۆر قورسە لەوانەیە یەکێک لە شتە باشەکان بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی ئەوە بێت کە ئەندامی هیچێک لەو لایەنە سەرچیانە نییە و ئەگەریش بێت و وەزیرەکانی لەسەر بنچینەی بێلایانی هەڵبژێرێت ئەوە لەوانەیە ترسێکی کەمتریان هەبێت بۆ ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی شتێکی تریش هەیە کە بەڕاستی پێویستت بە دەسەڵاتێکی دادوەری سربەخۆ هەیە نامەوێت شتێکی خراپ لەسەر دەسەڵاتی دادوەری عێراق بڵێم بەڵام پێم وایە کەوتۆتە ژێر باری فشارێکی زۆر قورسەوە بەتایبەتیش کاتێک باز دێتە سەر گەندەڵی و بێگومانیش ئەو فشارە بۆ داپۆشینی گەندەڵیەکەیە
خاڵێکی سێهەمیش ئەو شتەیە کە دۆسیەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی تۆکمە دەکات شەقامە. خۆپێشاندانەکانی بەسرا پارێزگاکانی تری باشوور لە بەغدا لەوانەیە بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکانی وەک ئاوی خواردنەوە و وزەی ئەلکتریک دەستیان پێکردبێت، بەڵام زۆر بە خێرایی وەرچەرخان بۆ خۆپێشاندانی دژە گەندەڵی. ئەمەش ئەو دروشمەیە بەردەوام بەرز دەکرێتەوە و دەژبێتە ئەو دروشمەی دەبێتە مایەی ناچارکردنی سیاسیەکان. من دەگەڕێمەوە بۆلاتان. جا ئێستا یەکێک لە پرسیارە سەرەکیەکان لە شەقامی عێراقیدا ئەوەیە ئایا کابینەی نوێ چۆن دەتوانێت ئەو جۆرە فەرمانڕەوایەتیە بێنێتە ئاراوە لە وڵاتێکدا پڕە لە دەستێوەردانی دەرەکی ململانەی ناوخۆیی و هەروەها بێ متمانەی نێوان لایەنە سیاسیەکان و تا ئەندازەیەکی بەرچاویش بێ متمانەی نێوان پێکاتەکانی عێراق. هەر بۆیە جارێکی تریش داوا دەکرێتەوە ئەنجومەنێکی باڵا لە عێراقدا پێک بهێنرێ بە دەسەڵاتێکی زۆرترەوە لە حکوومەت و لە پەرلەمانیش. ئەوەی ئێستا پێویستە لە پێکێنانی حکومەتی نوێدا بوونی حکومەتێکی جێگیر و ئارامە و هەروەهاش پێویستە دەستگایەکی چاودێری تۆکمە لەسەر و حکومەتەوە هەبێت وەک بۆ نمونە ئەنجومەنێکی نیشتیمانی بۆ سیاسەتی باڵا. لێرەدا دەشێت کێشە و ناکۆکی لەسەر ئەو جۆرە دەستگایە بێتە ئاراوە، بەڵام پێدەچێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا خواستی هەبێت بۆ پێکێنانی ئەم ئەنجومەنە کە تا ئەندازەیەک لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش دەچێت، ئەوەی سەروەختی بەعز کە کۆنتترۆلی هەموو شتێکی لەدەستدا بوو. بەڵام دەشڵێ پێویستە دیموکراسی لە عێراقدا فەرامۆژ نەکرێت، چونکە هەر دیموکراسیە دەتوانێت بەرەو پێشچوون لە ڕەهەندە جیاوازەکانی ژیانی عێراقیەکاندا بێنێتە ئاراوە. دیموکراسی ئەو گرێ ئاڵۆزە نییە وەک هەندێک بیری لێ دەکەنەوە. تێکەڵەیەکە لە ئامراز و بەرنامە کە دەبێت بڕوامان پێی بێت هەر لەبەر پێکێنانی دەسەڵات و حکومەتدا نا، بەڵکو بۆ پێکێنانی ژیان لە جۆرێکی تر بەپێی ئەو جۆرە سیستەمە سیاسی یەکسانی دێنێتە ئاراوە. چارلز گوێمان لەو ڕۆژنامەوان و شیکەرە سیاسیە بوو ئەمەژە بۆ دەکاکە ئەڵێ ئەگەر بێت و کێشەکان بەردەوامن لە عێراقدا پێویست بە دروستبوونی جۆرێک لە ئەنجومەنێکی سیاسی دەکا ئەنجومەنێک باڵا دەستتر بێ هەم لە حکوومەت و هەم لە پەرلەمانیش. ڕەوشی عێراق ئەوە هەڵدەگرێت؟ بەڵێ دڵنیام لەوەی دەشێت، بەڵام ئەوەی ئایا باشترین هەنگاوە بۆ چارەسەر؟ ئەمە دەبێتە پرسیارێکی تەواو جودا. بەڕای من باشترین هەنگاو نابێت، چونکە ئەوەی پێویستە بکرێت بریتە لە کاراکردنی حکومەت، کاراکردنی میکانیزمە دیموکراتیەکان و بەرپرسیارەتی یاسایی سیاسیەکانە. پێم وایە بیرۆکەی هەبوونی هەندێک جۆری ئەنجومەنی باڵا هاوشێوی سەروەختی بە شتێکی باش نییە، بە تایبەتی ئەگە بتەوێت لە عێراق سیستەمی دیموکراتی پارێزی. دەزانی زۆر وڵاتی جیهان بە عێراقیشەوە و تەنانەت بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاشەوە سەختی و گرفتی ناوخۆیی و دابەشبوونی سیاسی و ئەم جۆرە شتانەیان تیادایە. ئەمانە ژوها دەکەن خەڵک بڕوای کەمتریان بە دیموکراسی هەبێت و ئەمەش بێگومان دەمانبات بەرەو هەبوونی دۆسیەکانی تایبەت بە سەرکوتکردنەکان. هەر بۆیە پێم وان نییە ئەوە شتێکی باش بێت بۆ عێراق، بەڵکو پێویستە سەنگی زیاتر بخرێتە سەر کاراکردنی سیستەمی چاودێریکردن و کارکردنی دامەزراوە دیموکراتیەکان و ڕوونی و ئاشکایی لە کارەکانی حکومەتدا و لەسەر و ئەمانەشەوە بەرپرسیارەتی کاربەدەستانی گشتی لە وڵاتەکەدا کە ئەمانە وەها دەکەن حکومەت بە شێوازێکی دیموکراسیانە کار ڕەند بۆ دیموکراسی لە عێراقدا 2003 کاتێکە ڕژەمی دیکتاتۆری سەدام حوسێن ڕوخێنرا هیوای هەموو خەڵکی عێراق هەبوونی دیموکراسی بوو. ڕاستە ئێستا هەڵبژاردن دەکرێت، بەڵام لە هەمان کاتیشە ناتوانێت بگوترێ هەڵبژاردن تەنها بەڵگەیەکە بۆ ئەوەی کە دیموکراسی هەیە. منەمێ پێم بڵێ ئاستی دیموکراسی لە عێراقدا گەیشتۆتە کوێ؟ هیوادارم هاوڕابین لەسەرەوەی کە دموکراسی سندوقێک نییە لە ڕێی کارمەندانی پۆستەوە بەدەستت بگات و ئەو جابیکەیتەوە و دموکراسی لە ناودا بێت. دموکراسی پرۆسەیەکی گەشەکردنە، تەنانەت لێرە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش لە گەشەکردن و بڕەوپێدانی پرەنسیپە دموکراسیەکان و کارکردنیشدایە بەو پرەنسیپانە و بەردەوامیش دموکراسی لەژێر تاقیکردنەوەدایە لێر و لەوەی ئەم جیهانەدا. واتە پرۆسەکە بەردەوام لە گەشەکردندا و هەرگیز تەواو نابێت. لە عێراق هێندێک زەمینەمان بۆ دموکراسی هەیە. وەک تۆ باست کرد هەڵبژاردنمان هەیە، لە عێراق میدیایەکی زۆر ئازاد و سربەخۆمان هەیە و پێشم وایە پێویستە دان بەوەدا بنرێت. بەڵێ زۆرێک لە میدیاکان لایەنە سیاسیەکان خاوەنین، بەڵام ئەوەی میدیا لە گۆشەنیگای جیاوازەوە لەسەر بابەتە جیاوازەکان قسە دەکات و لە هێندێک باریشدا بپێچەوانەیە یەکترەوە دەدوێن، ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی بوونی میدیایکی دروستە.
پەرلەمانمان هەیە تەنانەت ئەگەر هاوڕاژ نەبین لەسەر پرۆسی هەڵبژاردن و ئەنجامەکانیشی بەڵام توانیوێتی وەک دەسەڵاتێکی چاودێری بەسەر حکوومەتەوە بمێنیتەوە هەرچەندە لەوانەشە لەسەر وەختێکدا بە باشی ئەو ئەرکەی بەجگەیان دەبێت و کاتیش هەبوو بێت هێندەی پێویست نەبووە بەڵام هەرچۆنێک بێت ئەمانە نیشانەن کە عێراق زەمینە و بناغی هەیە بۆ دموکراسی بێگومان ڕێگەیەکی درێژ لە پێشە و بەڵام ئەوەی پێویستمانە هەبوونی دەسەڵاتێکی دادوەری سەر بخۆیە ئەلبەتە ئەمە یەکێک لە ستونە هەرە گرنگەکان و پێویستیەکانە بۆ دموکراسی پێم وایە شتێکی تری پێویست وەک لە دواترین هەڵبژاردندا بینیمان لەو هەڵبژاردنەدا ڕێژەی بەشداری لە باشترین حاڵەتدا لە سەدا 44 بوو کە بە شێوەیەک لە شێوەکان نەبوونی متمانەی خەڵک بە سیستمی سیاسی وڵاتەکە نیشان دەدات پێویستە ئەو متمانەیە بگەڕێنرێتەوە جێی خۆی بەرامبەر بە سیستمی سیاسی وەک بەشێک لە پرۆسی دموکراسی دموکراسی بەشداری ژمارەی زۆری خەڵکە ئەگەر زۆرترین ژمارەی خەڵک بەشداریکردن ڕەت بکەنەوە ئەوە پاشەکشەی دموکراسی دەبینیت هەر بۆیە پێویستە متمانە بۆ سیستمی سیاسی بگەڕێتەوە کە ئەم سیستەمە پاشچەند هەڵبژارنێک و پاشچەند حکوومەتێک کاری خۆی دەکات جا بۆیە پێویستیمان بە پەرەپێدانی سیستمەکەمانە و بڕواشم بەوەیە سیاست شان بەشانی تایفەگەرایی و دۆسیەکانی ئاینزایی و نژادی دموکراسی بەرهەم نایەنێت من بۆ خۆم بڕوام وایە لە ژیانی تایبەتی خۆدا هەرچ ناسنامەیەکت هەبێت ئەوە مافی خۆتە بەڵام بەرامبەر دەوڵەت تۆ هەموو کاتێک هاوڵاتی ڕەن لە بواری دیموکراسیەوە دەچم بۆ قەیرانێکی تری عراقیەکان کە پێی دەڵێن قەیرانی ئاو قەیرانی ئاو یەکێکە لەو مەترسیانەی تر کە دەشێت ڕوبەڕووی عراق بێتەوە و بشکرێتە کارتێکی تری فشار بەسەر حکوومەتی عراقەوە بە تایبەتیش لەلایەن دوو وڵاتی زلهێزی ناوچەکەوە کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا لەم ماوەی ڕابردوودا محەممەد الحەلبوسی سەرۆکی پەرلەمانی عراق گوتوێتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا قایل بووە بە زیادکردنی ڕێژەی ئاو لە بەنداوی ئەلسووەوە بۆ عراق زیادکردنی بەردانەوەی ئاو لەلایەن تورکیاوە ئەنجێ خۆشحاڵیە بەڵام پێوەستە بە پێ ڕێککەوتنە نێونتەوەیەکان بێت نەک بە پێڕوانین و خاستی تاکە کەسێک دەبێت عێراق بەشی خۆی لە ئاوەر بگرێت بە پێ ئەو ڕێککەوتن و پەیمان نامانەی لەسەر ئاستی نەوەتەوەی مۆرکراون پێوەستە ئاو لە عێراق نەگێرێتەوە تا بتوانێت کێشەی کەم ئاوی لە ناوەڕاست و باشووری عێراق چارەسەر بکرێت. تورکیا لە سەرەتاکانی ئەم ساڵدا بوو دەستی کرد بە پڕکردنی بەنداوی ئەلسوو ئەمەش بووە مایی کەمبوونەوەیەکی بەرچاوی ئاو لە ڕووباری دیجلەدا بۆ یاسادانەرانی عراقیش بەردانەوەی ئاوی زیاتر بۆ عێراق لەلایەن تورکیاوە هەنگاوێکی ئەرێنیە بەڵام ئەمانیش لەگەڵ بەشێکی زۆری دانیشتوانی باشووری عراقدا چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو پەیمانەی ئەردۆغانن. نعتقد أنها خطوة إيجابية لەو بڕواایە دامزیادکردنی بەردانەوەی ئاو لەلایەن تورکیاوە هەنگاوێکی ئەرێنیە هیوادارین بەو شوەی کە باس کراوە جێبەجێ بکرێت بەڕاستیش پارێزگای بەسرە بە قەیرانێکی خینکێنەردا تێدەپەڕێت و چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو بڕیارەیە چونکە کەم ئاوی و شۆری ئاوی بەسرە قەیران و بگرە کارەساتێکی دروست کردووە لەو پارێزگایەدا. کۆماری ئیسلامی ئێران بە فەرمانی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران بڕیاری داوە بەر لە هەموو شتێک ئەو ژمارە بەنداوەی دروست کراون بۆ ئامارکردنی ئاو لە ئێراندا پڕ بکرێن پێش دەچێت دەسەڵاتدارانی ئێرانی سوور بن لەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارەیان لە کاتێکدا دەزانن چ قورساییەک دەبێت بۆ سەر ژیانی عراقیەکان. دروستکردنی ژمارەیەک بەندا و لە ناو ئێراندا و گۆڕینی ڕێڕەوی ڕووبارەکانی باراستەی عراقدا بوون زیانێکی زۆریدا و عێراقیەکانی شەوەیان پێقبول ناکرێت و ڕوبەڕووی ئەو هەموو زیانانە بوونەتەوە بەهۆی کەماوێەوە ئەمە دۆسیەکی قورسە و پێویستی بەدانوستانێکی زۆر و بەکارهێنانی توانایەکی زۆریشە و درێژەش دەکێشێت تا ئێستاش دیمانەکانمان لەگەڵ ئێرانی دراوسێدا بێنجامن. چارلز بەڕای تۆ هەم تورکیا و هەم ئێران یارمەتی دەردەبن بۆ سەقامگیری لە عراقدا یارمەتی دەردەبن بۆ گەشەکردنی ئابووری بۆ گەشەکردنی پیشەسازی ئەوە وەکو جۆمان لێبوو ئاویان لە عراق گرتووەتەوە. پێم وابێ هەردوو حکوومەتی ئێران و تورکیاش دەخوازن یارمەتی دەربن بە تایبەتیش لە دۆسی ئاودا بەڵام ئەمەش وەک هەمیشە نرخی خۆی هەیە و دانوستانێکی ئاسانیش نابێت و ئەوانیش هیچ شتێک نادەن بەخۆڕات هەردوو وڵات بەرژەوەندیان هەیە لە پەرەسەندن ناوخۆیە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستانیشدا هەر بۆیە پێم وایە
ئەم دۆسیەش دەبێتە بەشێکی بەرچاوی دانوستانەکانی نێوان هەرسێ وڵات تورکیا، ئێران، عێراق لەسەر ئاو وزەی ئەلکتریک و هەر شتێکی تریش کە دانوستاندنی لەسەر دەکەن. هەرچەندە دەستگوترێ تاران و ئەنکەرە بەرژەوەندیان هەیە لە عێراقێکی ئارام و سەقامگیردا لە ڕووی ئابووری و سیاسیەوە. جا بێگومان ئەم دۆسیە دەبێتە بەشێکی گرنگی دانوستانەکانی نێوانیان. ڕەند بەڕای تو عراقیەکان ئەتوانن لەم هەژمونەی ئێران خۆیان ڕزگار بکەن. جارێ باسی تورکیا لێ ناپرسم، حەزەکەم باسی ئێران بێ. ئەمە پرسیارێکی زۆر قورسە، چونکە سەرک وەزیرەیەک بە دوایەکەکانی عێراق هەرچەندە ئايات عەلاوی بۆ ماوەیەکی کەم سەرک وەزیر بوو، بەڵام زیاتر مەبەستم لە نووری ئەلمالیکی و حەیدەرەلعەبادیە، هەر هەمویان دانیان بەوە ناوە، بەڵام بە ئاستی جیاواز کە عێراق سنوورێکی هاوبەشی زیاتر لە 1400 کیلومتری لەگەڵ ئێراندا هەیە. بەرژەوەندیەکی زۆری هاوبەش هەیە لە نێوان هەردوو وڵاتدا، بەرژەوەندی ئاینی و فەرهەنگی و مێژووی. لەبەر ئەمانە ناتوانرێت دەرگاکان بەڕووی ئێراندا دابخرێن. بەڵام پرسیارەکە لەوەدایە تا چ ڕادەیەک ڕێگە بە ئێران دەدەیت دەستی هەبێت لە پرۆسەی سیاسیدا، یان هەر ڕێگە بە ئێران نادەیت دەستی لە پرۆسەی سیاسیدا هەبێت و پێی بڵێیت تۆ دراوسێمانیت و پێویستە دۆزبین. ڕاستیەکە ئەوەیە لە وەتای ساڵی 2023ەوە ئێران ڕۆڵەکی سەرەکی هەیە لە بواری سیاسی عێراقدا و هەروەها دەنگەکی سەرەکیشە. من ناڵێم باڵادەستی هەیە، چونکە هێزی بەرەنگاربوونەوە و هاوسەنگی لە بەرامبەر ئێرانەکاندا کاریگەریەکان و ڕۆڵی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە. و تا ئێستاش هاوسەنجێک هەیە لە ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران و ئەمریکادا لە ناو عێراقدا. بەڵام لەم ساڵدا ئەو هاوسەنجیە ناجێژیر بووە. ئەلبەتە ئەمەش ئەرچی سەرگوەزیری نوێ قورس دەکات. وەک پێشتر وتم 4 ساڵی داهاتوو زۆر قورس دەبێت بۆی کە سەرگوەزیر بتوانێت ئەو هاوسەنجیە بپارێزێت. بەڕاستیش لەوانەیە ئێران و ئەمریکاش نانەوێت ئەو هاوسەنجیە بپارێزرێت. ئەمە بێلەوەی زۆریش قورسە بتوانێت ئێران و ئەمریکاش ڕابژیرێن لەو دەستێوەردانانەی لە عێراقدا دەیکەن. جا ئەمە کێشەیەکی زۆر گەورە دەبێت لە 4 ساڵی داهاتووی عێراقدا. بێگومان لەگەڵ ڕنگدانەوە و کاردانەوەی پێشوەکانی نێوان تاران و واشنگتن کە کاریگەریان دەبێت لە ناو عێراقدا. چارلز وەکو ڕەندیش ئاماژەی پێکرد، لێرەش ینی هەمیشەی جۆمان لەوە دەبێت. ڕێبەرانی عێراق، سیاسیەکانی عێراقڵن 1400 کیلومتر سنوورمان لەگەڵ ئێراندا هەیە. ئەمە ینی ئەتوانرێت وەکو بیانوویەک یا وەکو بەهانەیەکدا بنرێت بۆ ئەو دەستێوەردانانی ئێران دەیکا یا کێشەکە لە شوێنێکی تردایە زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە پەیوەندی ئابووری هەیە، پەیوەندی کارداری هەن. بە ئاشکراییش ئەمە لە هەرێمی کوردستان و لە باشوور وڵاتەکەشدا دەبینرێت. جا دنیاک هۆکار هەن بۆ درێژە پێدانی پەیوەندیەکی باش لەگەڵ ئێراندا بەبێ گوێدانە ئەو خواستانەی ئێران هەیەی بۆ دروستکردنی هێز لە ناو عێراقدا لە ڕێی میلیشیا هاوپەیمانەکانیەوە. هەر چۆنێک بێت پێویستە ئەوەش بڵێم کە سیاسی عێراقیەکان هەرگیز هەموو ئەو شتانیان نەداوەتە دەست ئێرانیەکان کە دەیانویست لە هەموو بوارەکانی پەیوەندەکانیاندا و بە پەیوەندەکانی بەرگری و ئابووری و سیاسیشەوە. ئەماش هەمیشە جێ نیگەرانی ئێرانەکان بووە. ئێستاش هەمان شت دەبینی لەم پرۆسەی پێکەنانی حکومەتدا و دیاریکردنی پۆستەکاندا ئێران بەشی خۆی دەوێت تا درێژە بە ڕۆڵ و کاریگەریەکانی خۆی بە. مافی مرۆڤیش یەکێکە لە کێشەکان. لە پاش هەڵبژاردنەکانی مانگی 5 عێراقەوە ژمارەیە چالاکوان و کەسایەتی کۆمەڵایەتی لە عێراقدا کوژراون. ئەم کردەی کوشتنانەش نیگەرانیەکی تری هێناوەتە ئاراوە لە نێو دانیشتوانی عێراقدا سەبارەت بە پارێزراوی ژیانیان لە هەر دەستدرێژیەک. مەخابن لە ماوەیی ڕابردوودا و لە چەند هەفتەی پێشودا کۆمەڵگەی عێراقی تۆقێنرا بەهۆی کوشتنی ژمارەیەک ژن کە پێگەی کۆمەڵایەتی خۆیان هەبوو. ئەم کردە کوشتنانە بە ڕۆژی ڕووناکراون و بە تایبەتیش تارە فارس لە یەکێک لە شەقامەکانی بەغدا دەکوژرێت و هەموو کەسێکیش بینیوێتی. هۆکاری ئەم کردە کوشتنانە دەگەڕێتەوە بۆ ئەو بۆشاییە ئاسایشی هەیە، بۆ لاوازی دەستگا ئاسایشیەکان، بۆ لاوازی دەسەڵاتی دادوەری. تا ئێستاش خۆ دەرباسکردن لە سزاکان لە سەرانسەری عێراقدا بەردەوامە وەکبارێکی باوی لێ هاتووە و سزایەکی ئەو تۆژ ناسەپێنرێت بەسەر ئەوانەی ئەم تاوانانە دەکەن.
ڕەند کاتم هەر زۆر کەم ماوە عراقیەکان چۆن دەتوانن برە و بە دۆسی مافی مرۆڤ بدەن کە وا لە عراقا بە شێوەیەکی جوان لە دنیای دەرەوەدا ببینرێ. یەکەم شت کە پێویستە بکرێتەوەیە هێزە ئاسایشەکانی عێراق کۆنتترۆلی ئەو دەستە و تاقمانە بکەن کە دەستیان داوەتە کوشتنانە. پێویستە دەسەڵاتی دادوەریەکمان هەبێت یاسا بەسەریاندا بسەپێنێت و سزان بدات. سەیام شتیش ئەو دیاردەیەی هەبوونی چەکە لە هەموو شوێنێک. میلیشاکان لە هەموو شوێنەکەن و ئەوەی دەیبینین تونند و تیژی تونڕەویە و هیچی تر. پێویستە حکومەتی عێراق سەرکەوتوانە هەموو ڕێکەوتنە نێونەتەوەیەکانی مافەکانی مرۆڤ جێبەجێ بکات. لەوەش گرنگتر بەرنووس یاسا بۆ جێبەجێکردنی ئەو پەیماننامانە تا ڕێگە خۆشکەر بێت بۆ جێبەجێکردنی ئەو پەیماننامانە بە پەیماننامەی دژی ئەشکەنجەدانیشەوە. چارلز ڕەند زۆر سوپاسان دەکەم. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.